الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بپشتیوانی خوای گەورە مهرەبان ئەم دەستە کۆتا دەرسە بێ ئینشاءڵڵا لە ڕافەکردنی کتێبی کەشف الشبهاتە. مؤلف کتاب ڕەحمەتی خوای لەبێ باسی یەکێکی تر لەو شوبهەکانیان دەکا، ئەویش ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام لە فەرمودەیەکی صەحیحە باسی ڕۆژی قیامەتەکە و لە ڕۆژی قیامەتە کاتێ موسڵمانان و سەرجەم خەڵکی ساحەی مەحشەر ناڕەحەتە بن بۆی کەوا مودەیەکی زۆر لە ساحەی مەحشەرە ڕاوەستن، ئەو کاتە پەنابن بۆ کێ؟ بۆ ئادەم، پەنای پێوە بن تاوەکو داوا لە خوا بکە حیساب و کتاب دەست پێ بکرێ، کە ئەویش ناتوانێ ئەو داواکاریە جێبەجێ بکە. ئەنجا پەنا بۆ کێ دەبن؟ ئیبراهیم. ئیبراهیمش ناتوانێ بیکە، ئەنجا پەنا بۆ کێ دەبن؟ بە موسا. ئەنجا دوای پەنا بۆ عیسا دەبن، ئەنجا پەنا بۆ پێغەمبەر دەبن عەلەیهی السەڵات وسەلام. دەڵێن لەم فەرمودەیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام باسی لەوە کردووە کەوا خەڵک پەنا بۆ کێ دەبن؟ بۆ پێغەمبەران دەبن، پەنایان پێگرن. کابوو پەناگردن بە پێغەمبەران جائیزە، ئەو کاڵێ پەناگردن بۆ پێغەمبەران جائیزە، ئیتر لەژێر ئەوەیە ئەچێ پەنا بۆ کێ دەبا؟ بۆ داری دەبا، بۆ بەردی دەبا، بۆ پیاوچاکی دەبا. مەسئلەی پەناگردن دیارە ئەوان ینی چونکە فکرە و ڕێزکەکەیان زۆر خوار و خێچە، دەست بۆ هەموو شتێکە بن کەوا هەر بۆنێکی ئەوەی تیاوێکەوە شەرعیەت بە ئیشەکەیان بدا. وەکو باسمان کرد لە سەرەتاوە دایمە بۆچی دەڕۆن؟ يتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله. پەناگردن چییە؟ بە مطلقی جائز نییە یا بە مطلقی جائزە؟ پەناگردن تەفسیلی تایە، جاری وهەیە جائزە، جاری واشەیە جائز نییە بە نەسی قورآن و حەدیث. ئەو جۆرە پەناگردنە کامەیەکە جائزە و دروستە؟ الاستغاثة بالحي القادر المستطيع. هەر کاتێ ئەوەی کە پەنای پێگری زیندوو بوو و ئامادە بوو و لە توانایە بوو پەناتدا، ئەوە جائزە پەنای پێ بگریت. ئەم سێ مەرجە دەبێ هەرسێکی تیا کۆ بێتەوە، باشە؟ دانەیەک نەمێنێ جائز نابێت. پەناگردنەکە پەناگردنێکی چییە؟ ناشەرعیە. دەبێ زیندوو بێ و ئامادەش بێ و لە تواناشیا هەبێ پەنات بدا، کارەکەت بۆ جێبەجێ بکە. یعنی بۆ نە کەسێک کەوتە ئاوەوە و ئاخین چێ بەلەوانچیەکیش لە دیاری ڕووبارەکەیە پەنا بە فریام بکەوە، کاکەوەرە ڕزگارم کە. ئێستا مەلەوانچەکە ئامادەیە، باشە، و زیندووە و ئامادەشە و لە تواناشەیە دەربازی کەیانە، تواناشی هەیە دەربازی بکە. بەڵام بۆ نمونە کەسێک بچێتە لای کەسێک کە بە ساڵح لە قەڵامیدا، با بڵێن چۆتە لای بەناو شێخێک، باشە، داوای لێیەکە ئەڵێ ئەمەوێ مناڵم بیتێ، منداڵم نییە. ئێستا دوو سیفەتی تایە، یەکەم حاضرە و زیندووشە، بەڵام لە توانایە منداڵی باتێ؟ لە توانایە نییە. بۆیە لەو جۆرە شێخە گومڕایانە مناڵین هەمویان، بەڵام تیانەیە کە ناوی شێخی لە خۆیناوە و گومڕایە و توێتی کچتەوێ یا کوڕتەوێ. یعنی سبحان الله، ئێخوای گەورەیە فەرمێ یەهەبو لیمەن یەشاء ئیناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما. ئێتۆ چیت؟ کوڕتەوێ یا کچتەوێ؟ یعنی شتەکە بڕاوەتەوە، تۆ ئیتر دڵنیا بە ئەو مناڵەکە هەیە تەواو. کابوو ئەمش چێ دیسان گومڕاییە. یا بۆ نمونە زیندوو بێ و لە تواناشێ هەبێ ئەو داواکاری و جێبەجێ بکە، بەڵام حازر نەبێ. لەو کاتەشا چی نییە؟
دیسانەوە جائز نییە، دیسانەوە جائز نییە. بۆ نمونە کەسێ هاوار بکاتە لە وەختی خۆیان شێخ عەبدولقادری گەیلانی مەوجود بووە، شێخ عەبدولقادری گەیلانی چی بووە؟ مەوجود بووە. دەڵێن لە هێندەوە کابرایەک هاواری بۆ کردەوە یا شێخ فریام بکەوە ئەو کابرایەوە لێمەدا، ئەویش لای خۆیەوە تاکە نەعلەی شتێ کردەوە کێشاتی بە بناملی کابرایە. ئەمە موجودیە لە کتابەکان نووسراوەتەوە، لە کەراماتی شێخ باسەکرێ. باشە ڕاستە کابرا زیندووە و لە تواناشە هەیە تاکە نەعل بۆ شوێنێ، بەڵام حازر نییە لە چۆ لە عێراقەوە گەیشتە هەندستانم تاکە نەعلە و بزەبت کێشای بە بناملی کابرایە. یعنی ئەمە گومڕاییە بەڕاستی. باش کەوا بۆ ئێستا خەڵکی ساحەی مەحشەر ئەچن داوا لە ئادەم دەکەن و لە پێغەمبەر ئیبراهیم و موسا و عیسا و محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هەرسێ مەرجەکەی تیایان نەیە، هەرچیش تایە. یەکەم حازرن و زیندووشن، زیندوو کراونەتەوە و دەشتوانێت داوا بکە و تکا بکە یان ناتوانێت؟ دەتوانێت تکا بکە. باشە دەتوانێت تکا بکە، بەڵام ئەترسێ لە خۆی تاوانی چی کردووە، ئەترسێ خوای گەورە سزای بدا نایکە. کەوا بوو ئەمە هیچ بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ ئەمە قیاس بکەیت لەسەرەوەی کە بچ زنیار قەبرێک، دیارە ئەمە قەبرە جارێ مردووە حازریش نییە و ئەو داواشی کە لاگت داوا دەتوانانیە بۆ جێبەجێ بکە، تۆ چۆنە بێ قیاسی ئەمە بکەیتە سەرەوە؟ يا أخوي قورا فرميتي ودخل المدينة على حين غفلة من أهلها فوجد فيها رجلين يقتتلان هذا من شيعته وهذا من عدوه فاستغاثه الذي من شيعته على الذي من عدوه فوكزه موسى فقضى عليه قال هذا من عمل الشيطان. دليل چی شان هەیە؟ ئەڵێن ئەوە تا کابرایەک پەنای گردۆ بە کێ؟ بە موسا. موسا لە ماڵی فیرعەونە بەخێوە کرا و پیاوێکی بەتوانە بوو بە قووەت چوارشانە چووە دەرەوە لە کاتێک کە خەڵک لە دەرەوە نەبوون بینی وا دوان دەمەقاڵێکن، یەکیان لە عەشرەت و بەنی ئیسرائیل بوو، لە عەشرەتی بەنی ئیسرائیل بوو، ئەوێکیان لە قیبتەکان بوو. ئەوەی لە بەنی ئیسرائیل بوو، موسا لە بەنی ئیسرائیلە، هاواری و پەنای گرت بە موسا. موسا وەرە فریام بکەوە ئەمە دەیە زوڵمم لێ بکە. ئێ باشە پەنای گرت بە موسا لەسەر چی پەنای گرت؟ لەوەی کە ئەم کابرای لە دەفعەکە. موسا زیندووە و حازریشە و دەشتوانێت لێ کاتەوە یا لێ نەکاتەوە، بەڵێ دەتوانێت دەتوانایە زلەیەکی لێدا کۆتایی پێێنە. باشە برە فوكزه موسى فقضى عليه لە ناوی برد تەواو، یعنی دەتوانایە هیچ شەکە بکە. تۆ بێ ئەمە قیاس بکەیتە سەرەوەی کە بسەزار شێخە کابرا مردووە، ڕاستە پێ چاکە مردووە، ئێسک و پروسکی ڕزیوە، دەوێت داوات لێ بکە کە شتێکە بۆ جێبەجێ بکە کە زیندوش بەیانێ دەتوانێت جێبەجێکە. ئەمە گومڕاییە. کەوا بوو ئیستیغاثەیەک پەناگرتنێک بە مەخلووق ئەگەر حازر بێ و زیندوو بێ و لە توانایە هەبێ جائیزە ئێمە شینکاری ناکەین، بەڵام ئەم مەرجان هەیرێک لەمانە لێ دەرچوو ئەو وەختە جائیز نییە. بۆ چونکە تۆ خصوصیەتێکی پێدەدەی، تایبەتمەندیەکی پێدەدەی کە ئەوە هی ڕەب العالەمینە دەیدەی بەو، یعنی وتمان زیندووە لە تواناشی هەیە بەس حازر نییە. کە تۆ هاواری پێکەی یعنی چی هاواری پێکەی؟ یعنی علمی غەیب بەزانێ. کابرا لەو دیوە دیوارە نازانێت چ ڕوەدا. تۆ کە لە شارێکی تر بۆ هاوارت پێی کرد حازرە و زیندووشە فریام بکەوە، یعنی چی دەنگی تۆ بیستێ؟ چۆن لەسەر چ ئەساسێک؟ علمی غەیب بەزانێ، ئەوە کوفرە نابێ. بۆیە لە خوارە و مؤلیف دەفەرمێ چی؟ دەفەرمێ كان أصحاب رسول الله صلى الله عليه وسلم يسألونه ذلك في حياته. لو كاتيك پیغمبر عليه الصلاة والسلام زندو بوايا أو كاتيك لجيانا ما بو دەچون چیانە کرد؟ پەنایان پێدە کرد. لەوەی کەوا ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بپاڕێەوە لە خوای گەورە و میهرەبان کە چی بکە؟ کە بارانمان بەسەرا بارێنێ. ئێستا پێغەمبەر زندووە عليه الصلاة والسلام و حازریشە و دەشتوانێت دەست بەرز دەکاتەوە و باران دەبارێ. باشە
بەڵام ئەمما بعد موته ئەی لە دوای مردنی وارد بووە لە هیچ ئەسەرێکی صحیح و ضعیفە کە هیچ سەحابیەک چوو بێتە دیار قەبری پێغەمبەر عەلەیهی سەڵام هاواری پێکرد بێ ئەبەد یەک فەرموودە نییە لەو بارەیەوە یەک ئەثەرێک نییە لە سەحابە و لە تابعین لە سەلەفی صالحە و ئەثەر نییە چونکە ئەمە شەریک بە خوا بڕیاردانە ئەوان باش لە تەوحید و یەکتاپەرستی حاڵی ببوون بەڵکو سەلەفی صالح ئینکاری ئەوەیان کردووە ئەو تا کابرایەک تەنها لای قەبرەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەوێت لێ ئیحرام بگرێت دەفەرمێ کابرایە کات بەلای ئیمامی مالیک فەرمووی ئەینە ئوحرم لەکوێ ئیحرام ببەستم فەرمووی من حيث أحرم رسول الله صلى الله عليه وسلم من ذو الحليفة بڕۆ لەکوێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام إحرامي بەستۆ لێوە ذو الحليفة ميقاتك ديارة قال فإني أريد أن أحرم من قبر النبي صلى الله عليه وسلم من دموه إحرامكم لا قبري بيغمره عليه الصلاة والسلام مزقوتك ودس بيبكم قال لا تفعل إني أخشى عليك الفتنة يا أخو كابرنا تداول قبرك بكاه ولي بباريته أمانة هيتشي بس أري من إحرامكم لنا ومزقوتك ولا قبرك وابستم فەرمی منە ترسم تووشی فیتنە بێ کاری ڕەوانە زۆرە نەکەیت ئینکاری کرد نەوێت کەی کێشەی تیا مشکلە نییە جا فەرمی جا خۆ چ فیتنەیەکی تیاوە چەند هەنگاوێکە فەرمی جا فیتنێ لەوە گەورەتر هێتەوە مخالفی فەرمانی پێغەمبەری خوا بکەی عەلەیهی سەڵات وەسەلام یەکتر لە شوبهەکانیان قیسەکەی کێیە ئیبراهیم سەڵات وسەلامی خوای لەسەر بێ ئەو کاتەی کەوا فڕێیان داناو ئاگرەکەوە لە ئەثەرێکە هاتووە اعترض له جبريل في الهواء لآسمان چکە بە بەنجەنیق فڕێیاندا ئاگرەکە زۆر گەورە بوو نیان نەتوانی نزیکی بنەوە تا ئیبراهیم بکەنە ناوی شتێکیان دروست کرد لە دوورەوە وەک تۆپ وەک دەباباوە فڕیدا ئیبراهیم فڕێداتە ناویەوە مەنجەنیق کاتێ فڕێیاندا لە دوور لە ئاسمان بە ئیبراهیم گەیشت جبریل سەلامی خوای لەسەر بێ فقال له ألك حاجة پێویست بە هیچ شتێک نییە ئەرکێک شتێک پێویست نییە فقال إبراهيم أما إليك فلا إبراهيم فەرمووی نا ئەگەر لای خۆتەوەیە ئیشم بە تۆ نییە ئەگەر تۆ دەتەوێت خۆت هاوکاریم بی ئەوە چی نییە من ئیشم بە تۆ نییە قالوا ئەنجا سەیری کەن دەڵێن چی فلو كانت الاستغاثة بجبريل شركا لم يعرضها على إبراهيم دەڵێن ئەگەر ئیستیغاثە شەریک بۆ خوا بڕیاردان بێ ئەو کاتە جبریل عەرزی ئەم ئیستیغاثەی نەکرد بۆ ئیبراهیم چۆن داوای شرک لە ئیبراهیمەکە وەڵاممان چی بێت یەکەم نەفسی وەڵامەکانی پێشوو ئایا ئیبراهیم ئەگەر داوا لە جبریل بکا بۆی کەوا پەنای بدا جائزە یا جائز نییە جائزە بۆ چونکە جبریل زیندووە و حازریشە و لە تواناشێتی یان ناو کارە بکە یعنی بۆ جبریل چیەکەوە ئیبراهیم لە ئاسمان بگرێ ئەو هەر باڵێک چێکاتەوە ڕۆژهەڵات و ڕۆژاوە داپۆشێت پێغەمبەر فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام رأيت جبريل وله 600 جناح كل جناح سد الأفق يعني جبريل كوا 600 باڵی هەبێ هەر باڵێک ڕۆژهەڵات و ڕۆژاوە بۆ داپۆشێ بۆ ئەو چییە کە ئیبراهیم بگرێ لە ئاسمانێ لێ بکەوتە ناو ئاگرەکە زۆر زەحمەتە هەر زۆر تەبیعیە و حازریشە و ئامادەشە لە کاتێکا کە ئەم قیسەیە ئەسڵەن سەحیحش نییە ئەم قیسەیە سەحیح نییە فەرەزەن بڵێن سەحیحیشەکە کە سەحیحە بەڵام ئەوە هیچ ئەو مانایی تیان نییە کەوە ئێوە پشتان پێی بەستووە بۆ ئەوەی کەوا ڕەواز بە ئیشە ناشەرعیەکی خۆتان بدەن و هاوار بەرنە ئەو دار و بەردانە بەڵێ لە فەصلی 16 فەصلی کۆتایی مؤلفی کتاب کۆتایی کتێبەکەی بە بابەتێکی زۆر زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە دەفەرمێ وجوب تطبيق التوحيد بالقلب واللسان والجوارح إلا لعذر شرعي واجب و پێویستە تەوحید و یەکتاپەرستی دەربڕینەکەی بە چی و چی بێ بەدڵ ئەنجا بە زمان دوای ئەو بەچی بە جەوارح باشە برا ئیمان چییە
اعتقاد بالجنان وقول باللسان وعمل بالجوارح والأركان يزيد بالطاعة وينقص بالمعصية أو إيمانا. إن جدو تاني بلين كابراسي إيمان دارا مسلمانا لضل وتي بيت اعتقاد أويك بزمان ديلي براسي بخاته ولا ضليا إيماني بيها بلا ضلا أنجا كبزماني شوتي أو جا بكردوش بأندامكاني لاشو تيبكا بەڕاستی بخاتەوە و ڕەنگ بداتەوە لە ئەندامەکانی لاشەیە کاری پێ بکە. ئەی ئەگەر کەسێک بەدڵ ئیمانی هێنا بەڵام نوتقی پێ نەکرد بە زمان و کردەوەشی پێ نەکرد ئەتوانین بڵێن ئیماندارە؟ ئیماندار نییە. یعنی تەنها شتێک بێ لە چی بێ لە دڵا بێ مەعریفەیەک بێت وەکو فێرقەیەک لە کوڕامیەکان غولاتەکانیان ئەم اعتقادیان هەیە کە دەڵێن ئیمان بریتیە لە چی؟ لە مەعریفە تەنها زانینی شتێک ئیترەوە ئیمانە کابرا ئیماندارە بە حسابی ئەوان بێ ئیبلیسی شتیە ئەویش ئیمانی کاملی هەیە تەواویە چونکە ئەویش دەزانێ خوا هەیە باشە برا فیرعەون ئەویش دەیزانی خوا هەیە ئەبوو جەهل ئەمانە هیچیان کافر نین بە حسابی ئەوان بێت. دڵ کابوو تەنها دڵ چی نییە؟ تەنها دڵ اکتفا بەدڵ ناکرێت بە زمانیش دەڵێن وەرە نوتقی پێ بکە کە نوتقی پێ کرد ئینجا چیش دەبێ بە ئەندامەکانی جەستەی چی بکە؟ بیسەلمێنێ کە ئەم موحیدە کابرا با بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلەڵڵاه و ئەنە موحەممەدەن ڕەسوڵ الله ئیمانیشم پێیەتی بەڵام بەڵای خۆم بتپەرستیەش قەیچێکە سوز دەبەرێ بۆ بتێک ئەوە دیسانەوە هیچ ئیستیفادەی لەو لا ئیلاها ئیلەڵڵاه نەکرێت چونکە یەکسەر هەڵی وەشاندوێتەوە چونکە خوای گەورە فەرمێتی فەمەن یەکفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. دیسانەوەش ئەگەر کەسێ بەکردەوە بیسەلمێنێ و بە زمانیش دەری بڕێ بەڵام بەدڵ اعتقادی پێ نەبێت ئەویش دیسانەوە چییە؟ مسلمان نییە. لەو کاتا بێ بە چی؟ ئەبێ بە منافق. باشە برا منافق چییە؟ نوێژەکە ڕۆژۆگرێ زەکات داوەکو تۆ حەجەکە و بە زمانی شایەتمان دێنێ و قورئانیش دەخوێنێتەوە بەڵام لە دڵەوە باوەڕی بەخوا نییە وەکو منافقانەی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام. بۆیە خوای گەورە فەرمێ إن المنافقين في الدرك الأسفل من النار. يا خوای گەورە فەرمێ إن الله جامع الكافرين والمنافقين في جهنم جميعا. لە کاتێکا منافق بظاهری ئیسلامەتی تەطبیقەکە و بە زمانش دەریێ بڕێ بەڵام لە دڵەوە چی نییە؟ اعتقادی پێ نییە. کابوو ئەم سێ بابەتە هەرسێکی گرنگن بۆ تەوحید و یەکتاپەرستی و عەقیدە هیچیان بێ هیچیان نابن هەموویان تەواوکەری یەکترن. بەڵێ خوای گەورە فەرمێ من كفر بالله من بعد إيمانه إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان ولكن من شرح بالكفر صدرا فعليهم غضب من الله ولهم عذاب عظيم. أنجا مؤلف لدوايا ويكبوتي رون كردوا ككسك إيمان دار بمعنى كلمة بضل وبزمان وبتيش بكردوا لە چ کاتێکە ئەگەر نوتق بە کوفر بکە ئەوە لە چوارچێوەی ئەم ئیمان و ئەم ئیسلامەتیە ناچێتە دەرەوە کاریگەری نابێ لەسەری ئەفەرمێ إلا من أكره لەم ئاەتەیە من كفر بالله من بعد إيمانه لەسەر چێدا بەزی ئەمە عەماری کوڕی یاسر باشە دایک و باوکیان هەنە لە پێشچاوی کوشتیان چونکە ئەوان چیان نەکرد کوفریان نەکرد بە زۆر تەبعاً بەڵام عەمار خۆی پێڕانەگیرە جنی بە پێغەمبەردا عەلەیهی سەڵاتو وسەلام بە خراپە باسی کرد پێغەمبەر پێی فەرموو عەلەیهی سەڵاتو وسەلام دڵت حاڵی چۆنە لە دڵەوە تۆ چی ئەڵێی قال مطمئن بالإيمان
فەرمی ئاوەدانە بە ئیمان. قال فإن عادوا فعد. ئەگەر دووبارەیان کردەوە بە زۆر کوفریان پێکردی تۆش دووبارەی کەرەوە بە زۆر گوناهبار نابی. بۆی خوای گەورە فەرمێ من كفر بالله من بعد إيمان إلا من أكره بەڵام وقلبه مطمئن بالإيمان ولكن من شرح بالكفر صدرا أي كسێک لە دڵەوە دڵی پڕ بێ لە کوفر فعليهم غضب من الله ولهم عذاب عظيم. بۆچی؟ چونکە ئەگەر کەسێک زۆرت لێ بکا لەوەی کە بە زمان نوتقت پێ بکا بە کوفر بەڵام ئەتوانێت زاڵ بێ بەسەر دڵتا زاڵ نابێ بەسەر دڵتا بە زۆر لە دڵەوە ئیمانت لێ زەوت کا توانای ئەوەی نییە. بەڵام ئەگەر لە دڵەوە ئیمان لە جەستە دەرچۆ دەرەوە ئەو وەختە زۆر ترسناکە. ئەگەر لە دڵ بێتە دەرەوە ئەو وەختە زۆر ترسناکە. ذلك بأنهم استحبوا الحياة الدنيا على الآخرة وأن الله لا يهدي القوم الكافرين. أفرمي مؤلف فلم يعذر الله من هؤلاء إلا من أكره مع كون قلبه مطمئنا بالإيمان. خواهي قولنا آياتي چی هێناوە دەرەوە تەنها ئەو کەسانی کە مکرەهن زۆریان لێکراوە لە دڵەوە زۆریان لێکراوە بە جەستە لەسەر جەستەیان ئازار دراون ئەشکەنجە دراون تەعزیب دراون بۆی کە کوفر بکەن کوفرەکەن بەڵام دڵیشیان پڕە لە ئیمان. کەوا بوو کەسێک بەم شێوەیە ئەگەر کوفر بکە بە زمانش بیکە یا بە جەستەش بیکە سوزدەی پێبەرن سوزدە ئەوە کوفرەیان نە ئەوە لە دین دەریەکە. بەڵام غەیری ئیکراه ئەیگرێتەوە ئاەتەکە نایگرێتەوە. بۆ نمونە کابرایەک ئەچێتە دیار شەخصێک مەرقەدێک سوزدەی بۆ دەبا لە بەرامبەر قەبرەکەیە. ئێستا ئەم سوزدەبردنە کوفرە یا کوفر نییە؟ کوفرە. باشە لە دڵەوە ئەیکا تەنها بە جەستەیە؟ لە دڵەوە ئەیکا چون کەس نییە زۆری لێ بکات. باشە لە چ کاتێکە ئەڵێن لەسەر جەستێ تەنها دڵ ئاگەیلێنێ لە کاتێک کە مکراه بێ کەڵام بەڵام کە مکراه نەبوو ئەو وەختە هەر جۆرە کوفرێک بکە هەمووی لە دڵەوە دێتە دەرەوە. و هەر کەسێک بە دڵ کوفر بکە ئیلا لە چوارچێوی ئیسلامی باتە دەرەوە. چونکە ئاەتەکە فەرمووی چی؟ ولكن من شرح بالكفر صدرا باشا برا فعليهم غضب من الله. ولكن من شرح بالكفر صدرا لێرەیە مؤلف مەبەستێکی دەوێت ئەوە بگەێنێ کە ئەو کەسەی غەیری لەسەر جەستە و لاشە زۆری لێ دەکرێ و کوفر دەکا بە زمان غەیری مکرە هەمووی لە دڵ و دەروونەوە دێتە دەرەوە. هەمووی چییە؟ کەسەکە بەدڵ ئەو عیبادەتە ئەنجامەداوە ئەو کوفرە ئەنجامەداوە ئەوە لە چوارچێوەی ئیسلام دەیباتە دەرەوە. جا هەر مەبەستێکیکەی هەبێت هەر مەبەستێکیکەی هەبێت. یعنی بۆ نمونە کابرا با بڵێن مەسوولە جاهیلە نەفامە ئەم ڕێک لە ڕۆیەوە یەکسەر سوزدەی بۆ برد. ئێستا خۆ ناڵێ ئەوە خوایە یا داواکاری ئاخرەتی بۆ جێبەجێکە یا شەفاعەت و لەم جۆرانە نە ئەی مەبەست چی پێیەتی؟ مەسلحەتی دنیای پێیەتی. مەسلحەتی چی پێیەتی؟ مەسلحەتی دنیایی. لە دین پێی دەرەچێ یان نا؟ لە دین پێی دەرەچێت چونکە ئەمە چیوە مکرەه نییە و ئەم جۆرە عیبادەتە لە دڵ و دەروونەوە دێتە دەرەوە. بەڵام مادام مکرەه نییە ئەوە لە چوارچێوەی ئیسلام دەیباتە دەرەوە. ئەفەرمێ بۆیە مؤلف لە لاپەڕی کۆتای ئەفەرمێ چی؟ وأما غير هذا فقد كفر بعد إيمانه فقد كفر بعد إيمانه. باشا برا بلام قيدي كيو بنسن إذا كان يعتقده بقلبه إذا كان يعتقده بقلبه بضل أو كار أنجام بدا. بلام هر كاتيك ضل قلي نبو أو كاتا أو فعل كفر نية. کەسێ پرسیارەکە ئەڵێ خۆ ئەگەر بەم قسەیە بێ خۆ قسەیەکی تەکفیریەکانش تەواوە لەوەی کە ئەڵێن
ئەوانەی کە حکم بە غەیری قورئانەکەن کافرن لە دینە چنە دەرەوە. بۆ؟ چکە خۆ زۆریان لێ ناکرێت کاتێ حکم بە غەیری قورئانەکەن. بە اختیاری خۆیانێکەن یان نا؟ بە اختیاری خۆیانێکەن. کابووانش کافرن. دەڵێن لێرەیە پرسیار لەو کەسە ئاکەین، ئایا ئەمە بەدڵ ئەیکا یا تەنها جەستەییە؟ ئەگەر لێی بپرسین ئایا تۆ حکمی ئیسلام بە باشتر ئەزانیە ئەم حکمەی کەوا غەیری قورئانە، دڵت کامیان تەقەبولەکە؟ لە دڵ تا کامیان هەیە؟ دڵت بە کامیان بەرفراوان و ئاسوودێ؟ دەڵێ دڵم بە قورئان و ئیمان، لە دڵمەوە ئیمان هەیە، ئەزانم قورئان چاکترە، سنەتی پێغەمبەر چاکترە عەلەیهی سڵات وسەلام، بەڵام من لەبەر بەرژەوەندی دنیاییە. ئەو وەختە ئاڵێن چییە؟ ئەم کەسە لە چوارچێوەی ئیسلامەتی هەرماوەتەوە، نەچۆتە دەرەوە. ڕاستە فاسق و فاجر بووە بەم فعلەی، بەڵام لە چوارچێوەی ئیسلامەتی نەچۆتە دەرەوە. بەڵام ئەگەر لە دڵەوە ئەڵێن کاکە تۆ ئەم فعلاکەی، یعنی تۆ بە دڵ ئەیکەی ئەمە، بیر و باوەڕ و قەنەعەتێکی لە دڵ و دەروونتە هەیە کەوا ئەمە چاکترە بۆ لەم ڕۆژەیە لە قورئان و حەدیث، ئەگەر وتی بەڵێ قورئان و حەدیث بۆ ئەم ڕۆژە نابێت، یەکسەر ئەوە لە دوای ئیقامە حوجە چیە بێ؟ لە چوارچێوەی ئیسلامە چێتە دەرەوە. کابوو دڵ کاریگەری خۆی هەیە لێرانێ، ئیشی خۆی ئەکات. باشە برا، و دەوری زۆر گەورە ئەبینێ دڵ و دەروون. أفرمي فالآية تدل على هذا من جهتين، لدور وأما نايت آية كافرمي. الأول من كفر بالله من بعد إيمانه إلا من أكره، ومعلوم لخوارد فرمي ومعلوم أن الإنسان لا يكره إلا على الكلام أو الفعل، وأما عقيدة القلب فلا يكره أحد عليها. إنسان دتواني زوري يبكي تنها بزمان جنيبه بداش تبكى یا بە فعلێک سوزدەیەک شتێک بنوێنێ کوفرێ بکە، بەڵام دڵ ئەوە هیچ کەسێک ناتوانێ زاڵ بێ بەسەریا. بۆیە هەر کەسێک لە دڵەوە کوفرێکی هێنایە سەر زمان و کردەوە، یەکسەرەوە لە چوارچێوەی ئیسلام دەیباتە دەرەوە لە دوای ئیقامە حوجە. دووهەم، والثانية قوله تعالى ذلك بأنه مستحب الحياة الدنيا على الآخرة وأن الله لا يهدي القوم الكافرين. ئەمەش بەوەیەکەوە هەندێک خەڵک خۆشیەکانی دنیا، لەزەتەکانی دنیا هەڵەبژێرن بەسەر چییە؟ بەسەر ئاخیرەتە، لە دڵ و دەروونەوە دیارە ئەوە هەڵەبژێرن. بۆیە بەوە خوای گەورە فەرمێ إن الله وأن الله لا يهدي القوم الكافرين، فصرح أن هذا الكفر والعذاب لم يكن بسبب الاعتقاد أو الجهل أو البغض للدين أو محبة كفر، وإنما سببه أن له في ذلك حظا من حظوظ الدنيا فآثره على الدين. كابو دلو درون ئەگەر بێت و لە دڵ و دەروونە کوفرێک جێی خۆی بکاتەوە و ئەو جاکە بەرز بێتەوە بۆ سەر زمان و ببێ بەکردەوە، ئەو وەختە لە چوارچێوەی ئیسلام شەخصەکە ئەباتە دەرەوە. بم شوێ کۆتاییمان بە کتێبەکە هێنا ئینشاءالله وتعالى. داوام وایە لە خوای گەورە بە ناوە جوانەکانی بە سیفەتە بەرز و پیرۆزەکانی بەرچاو ڕۆشنمان بکە لەوەی کەوە ژیانمان هەمووی لەسەر یەکتاپەرستی خوای گەورە میهرەبان بێت. خوای گەورە میهرەبان لە هەموو جۆرەکانی شەریک بۆ خوا بڕیاردان خاوێنمان کاتەوە، کۆمەڵگا و مجتەمەعمان خاوێن کاتەوە. خوای گەورە میهرەبان بمان کڕێتەوە سەر ڕێڕەوی پێغەمبەران و پیاوچاکان. داوامە لە خوای گەورە بە ناوە جوانەکانی بە سیفەتە بەرز و پیرۆزەکانی وتە و قسەکانمان لەبەر خاتری ئەو بێ، هیدایەتی ئەو کەسانە بە کە گومڕابوون، ڕێچکەی شەریک بۆ خوا بڕیاردانیان گردۆتە بەر. خوای گەورە میهرەبان لانی ناشرین بکە و هیدایەتیان بدە و تەوحید و یەکتاپەرستی خۆیانی لا خۆشەویست و شرین بکە. داوامە لە خوای گەورە بە ناوە جوانەکانی بە سیفەتە بەرز و پیرۆزەکانی لەسەر سنەتی پاچی پێغەمبەران ئیستیقام و بەردەوامیان پێ بەخشێ هەتا و ڕۆژی بە لیقای ئەوە گەین. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين، وجزاكم الله خيرا.